مامۆستا من تەنامێ پرسیار لەسەر ئاوی دۆبەڵانکەم کە ئەڵێن بۆ چاو باشە. ئایا هیچ فرموودەیەکی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەرە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ماء الكمأ شفاء للعين، يعني الكمأ شفاء للعين. ئاوی دۆمەڵان یا دۆمەڵان بۆ خۆی شیفایە بۆ چاو. ئەمە چۆن بەکارهێنرێت؟ طبعا ئەم دۆمەڵانە ئێستا کاتی دۆمەڵان نیە، لە بەهارانە دەرئەچێت. دۆمەڵانەکە هێنیت باشە، ئەم دۆمەڵانە چاڵ ئەەکەیت باشە، چاڵێکی بچووکی لێکەیت. ئەم چاڵت لێکێت هەڵێ دەیتە سەر سکڵ یانی پشکوە، ئەیکەیتە سەر پشکوە، دەیتە سەر ئاگرێ باشە. کاتێک کە ئەم وەکو پەتاتە ئاوا وردە وردە ئەکوڵێت، ئەو چاڵەی کە دروستت کردووە ئاوێکی لێ پیا بێت، ئاوی ئەو دۆمەڵانە ئاوێکی لێ پیا بێ بە کەوچکە چای هەوڵدا ئاوەکە باشە، ئاوەکە لەو چاڵە دەرکە. اینجا ئەگە بە شتێک پاڵەفتەی بکەیت بۆ ئەوەی ئەگە خەڵتەیەکی تیا بێ نەمێنێت باشە، اینجا وەکو قەترە ئەیکەیتە چاوتەوە. والله تعالى ئەعلەم بەو شێوازە بەکار ئەهێنرێت. مامۆستا خۆم بیسە چاوم زەعیفە، یعنی چەند قەترەی بکەمە چاوم ئەگەر ئینشاءالله دەستم بکەوێت؟ عموما یعنی تۆ بەکاری هێنیت، چۆن بەکاری هێنیت؟ ئیتر لەو مەوسیمەیە کە مەوسیمی دۆمەڵانە، هەر جارێ دۆمەڵانێکی باشت دەستکەوت بەکاری هێنی. طبعا چاویش تەحملی یەک قەترەیەکە کات، وایە؟ وایە ئەکید. عموما چاوت ئەگەر قەترە بێنیت ئاوا یەک قەترەیەکەی پڕە بێ، ئەگەر دوو قەترەیەکەی ئەڕژێت. وایە بەو شێوازە.